سڵاوتان لێبێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە زیندانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، هەروەها ئاوردانەوەی حکوومەتی هەرێم بۆیان. ئایا لە ئێستادا پێش چەند ڕۆژێک کە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم دەرچوو، تێیدا بڕیاردرا ئەو کەسانی ئەو زیندانی سیاسیانەی کە موچەکانیان 390,000 دینارە 390,000 دینارە دیارە زیاد دەکرێت بۆ 450,000 دینار، بەڵام ئەم بڕیارە تەنها 262 کەس یاخود 262 زیندانی سیاسی دەگرێتەوە. ئایا بۆ زیندانی سیاسیەکانی تری نەگرتەوە؟ دیارە بەپێی بەدواداچوونی NRT زیاتر لە 5,000 زیندانی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەن، بەڵام با قسە لەسەر ئەوە بکەین بۆچی تا ئێستا ئەوانی تری نەگرتوتەوە. دەچین لای لێدوانێک و دواتر پەیوەندەکانتان وەردەگرین. لەگەڵ ئەوەی کە ئەم هەموو شتێک بە یاسابێ لە کوردستاندا هیچێک لە گرفتەکان ئەوەیە کە سەروەری یاسانی هەیە، ئێمە دەمانەوێت ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی بە یاسا جێبەجێ بکرێت. ڕاستە لە پەرلەمانی کوردستان حکوومەت پرۆژەیەکی ئامادە کردبوو بۆ پەرلەمانی کوردستان کە ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی تێدا هەبوو و سپاسی کاکەمال کەرکوچیش دەکەین کە پێشەوەی بیگەینێتە بەردەمی پەرلەمان ئەم یاسای پیشانی ئێمەدا و ئێمە لەوێدا داواکاریمان هەبوو کە هەموو مناڵانی ئەنفال و ئەو پیرروپەکەوتانی لە ئەنفال گەڕۆنەتەوە مەشمول بن بە یاسای زیندانیە سیاسەکان و لە هەمان کاتیشدا گەلی کورد لە 1961ەوە ماڵوێرانە نەک لە 1968ەوە و لە 1961ەوە خەڵک شمولی بکە ئەم دوو بڕگەیە لە پرۆژە یاسای حکوومەت بۆ بەردەمی پەرلەمان زیاد کرا. بەس ئەوەی شوێنی داخە لە ناو پەرلەماندا و بە تایبەتیش لە ناو ئەو ئۆپۆزیسیۆندا دەست بەرز کرایەوە بۆ کەمکردنەوەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی لە کاتێکدا دەستەی داکۆچی لە زیندانیانی سیاسی لە 25 حوت هاتوۆتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان هاواری کردووە دەنگ بە پارتی وێچێتی نەدەن، یعنی دەنگ بە ئۆپۆزیسیۆن بدەن و بەیانێکی ڕسمیشی دەرکردو بۆ پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن. زۆر ناڕەحەتی کردین بەڕاستی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دەست بەرز کاتەوە بۆ کەمکردنەوەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی، یان یەکێ لە ئۆپۆزیسیۆن دەنگ بەرز کاتەوە بڵێ ناکرێ ئەم هەموو ماف و ئیمتیازاتانە بە زیندانیانی سیاسی بدرێ لە کاتێکدا ئەو مافەی بە زیندانیەکی سیاسی دەدرێت کە خۆی ئەو کورسیی جەنابی لەسەری دانیشتووە و ئەو کورسی و دەسەڵاتەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان لەسەری دانیشتووە بە خوێن و تێکۆشان و قوربانیدانی زیندانیانی سیاسی بووە بەقەدەر حیمایەکی ئەو بەقابلی زیندانێکی سیاسی نازانێت لە کاتێکدا بۆ خۆی چوار حیمایە بۆ خۆی دادەنیەکە نوێنەری خەڵکە، بەڵام ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی کەم دەکاتەوە. بۆیە بەداخەوەین پرۆژەکەی حکوومەت زۆر باش بوو، بەس لە ناو پەرلەماندا یاساکە زۆر شتی لێکەم کرایەوە. دووبارە سڵاتان لێبێ بەڕێزان. دیارە تەوری ئەمجاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە گوزەرانی زیندانیانی سیاسی هەروەها ئاوردانەوەی حکوومەت وەک باسمان کرد بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پێش چەند ڕۆژێک بڕیاردرا کە ڕەزامەندی نیشاندرا لەسەر زیادکردنی موچەی 262 زیندانی سیاسی کە ناوەکانیان دیارە بەپێی لەگەڵ بڕیارەکەدا هاتووە، موچەکانیان لە 390,000ەوە بۆ 450,000 زیاد کرا. هەروەها بڕێک موچەی ئەوەی پێدەوترێت فڕۆقاتیان بۆ خەرج دەکرێت کە 10,440,000 دینار یاخود 40 دینارە بۆ هەر یەکەیان. دیارە ئەمە هەمووی ژمارەکەیان 262 کەسە، بەڵام ئەوەی ئەو رەخنەیە کە هەیە هەموو ناوەکان نەهاتوونەتەوە بۆ زیاتر لە 5,000 کەس زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان ناوی هەمویان نهاتوتەوە. بەپێی لێدوانی وتەبێژی دەستەی داکۆکی لە مافی زیندانیانی سیاسی باسی لێ کرد کە لە ئێستادا زۆر خزمەتگوزاریان بۆ جێبەجێ نەکراوە، زۆر شتیان پێشکەش نەکراوە زیندانیان سیاسی. ئێوە دەتوان لە پەیوەندەکانتان باسی لێ بکەن، هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک یاخود لینکی NRT لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاو تێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ چینازمان لەگەڵدایە لە کەرکووکەوە. سڵاو لێبێ چینازخان، فەرموو. چینازخان ئەلۆ، بەڵێ گوێمان لێتە، فەرموو. ئێوارەتان باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێکەن. زۆر سپاس. لەسەر تەوەرەکە تۆرێکی جانە بەڕاستی هەنێ کەسێ یعنی زیندان نەکراوە ئێستا موچەکەی وەرەگرێت و بە ئازادانە بەسەر بەرزیەوە ئەیخوا و هەزارا کەسی کەشێ چەندەها ساڵە زیندان کراوە. هەر ئێمە خۆمان هەمانە ئێستا موچەکە وەرناگرێ بگرە محتیاجیشە ناتوانێت بچێتە لای بەڕێوەبەری یعنی قسە بکە. هەزارا کەسیش هیچ شیشی نەکردووە، بازارا کەس موچەکەی ئەخوا. دووبارە دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس. بەڵێ دەچین لای محەممەد لە زاخۆ. سڵاو لێبێ کاک محەممەد، فەرموو. کاک محەممەد گوێت لێمە؟
بەڵێ دیارە پەیوەندەکەی پچرا دەچنە لای باخانخان لە سلێمانی. سڵاو لێ بێ باخانخان فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکە زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس بۆ تەورە جوانەکەتە. وەڵای گەرمەجار بن بەس یەک قەوس قسەکانم بە ئازادی بکەم. بەڵێ فەرموو. نازانم کاتی حکوومەت ئەم هەموو زیندانیە سیاسیە بۆ هەبوو. ئەو کات زمانی حکوومەت 200 پێشمەرگە هەبووە، بەڵام ئێستا ژمارەیەکی خەیاڵی زیندانی سیاسی هەیە. من شخصی خۆم کەسە ناسم کە لەسەر قەزەی دزی و بەعزەشتی تر دەستگیرکراوە، بەڵام ئێستا بۆ بە زیندانی سیاسی و مافی ئەوانی ترەخوات تاخوا چاو بۆ شتانە بخشێنرێتەوە. ئەو کەسانە دانرێن کە مستحقن و هەرچیەکیشان بۆ بکرێت کەمە، بەڵام ئەوە بێت یعنی بۆ کەسی مستحق بێ نەک ئەو ژمارە. ئێستا هەر کەسێ بینی خزمی بەرپرسێ بێ لەوانەیە ئەسڵن ئەو کاتێککە پێشمەرگە لە شاخ بوو بێ ئەو کونە مشکلێ بووێ بە قەیسەری و هیچ تەقەشی نەکردێ، بەڵام ئێستا هەرچیەکە بینی زیندانی سیاسی و ژنی شاخە و پێشمەرگە و یعنی بەڕاستی زۆر نائەدالەتیە. ئەو کەسانە دابندێت کە مستحقن هەرچیەکیان بۆ بکرێت کەمە لەبەری ئەو ئازادی کە ئێستا من و تۆیان بەهۆی ئەو زیندانی سیاسیانەوە بووە، بەڕاستی زۆر ناحەقی ئەکرێت. بەڵێ باخانخان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت دەچنە لای کاک بورهان لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک بورهان فەرموو. باش زۆر سپاس هەموو کاتێکت باش. بەنسبەتی ئەو زیندانە سیاسیانەوە لە پەرلەمانەوە بوو ئەو یاسا کە دەرچوو بۆ ئەوانەی ناو هەرێمیش بوو شەڕی ناوخۆ، بەڵام ێستا سەیرەکەی هیچ شتێگرە و بارەوە نییە لە زیندانە سیاسەکانە، نە مەعاشیان بۆ سەرف کردوون، نە هیچ شتی قەرەبووییان کردوونەتەوە، بەڵام یاساکەیش وا دەرچوو لە پەرلەمانەکە بۆ ئەوانەی ناو پەرلەمان ناو شەڕی ناوخۆی هەرێمی کوردستانیش، بەڵام هیچ شتێگرە و بارەوە تا ئێستاش نییە. بەڵێ کاک بورهان سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای کاک نامیق لە هەولێر. سڵاو لێ بێ کاک نامیق فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک نامیق پشرا. بەڵێ ئازان دیارە ئەو بڕیاری کە لە بەردەستمانایە بەپی بڕیاری ئەنجومەنی وەزیران دەقی بڕیارەکە دەخوێنمەوە بە ژمارە 7934 لە 25/7/2011 و ڕەزامەندی وەزارەتی دارایی و ئابووری بە ژمارە 8614 لە 3/8/2011 بە خەرجکردنی منحەی مانگانە بۆ هەر یەک لەو 262 زیندانە سیاسی کە ناوەکانیان هاوپێچی ئەم ئاگادار نامەی هاتو دیار لەگەڵیاتی کە لەلایەن لیژنەی تایبەتمەند ناوەکانیان پشتڕاست کراوەتەوە، واتە وەک زیندانی سیاسی ناسێنراون لە ڕێکەوتی 1/7/2009 تا 31/8/2011 کە دەکاتە بڕی 10,440 دینار بۆ هەر یەکەیان. بەڵێ دەچینە لای کاک نامیق لە هەولێر. سڵاو لێ کاک نامیق فەرموو. سلام علیکم. علیکم السلام. كاكا بالنسبه للزندان السياسي روسيا زندان ابو دخلنا كشامل الزندان السياسي ناو صحيح كان نقول لك اواهر فلا مشكله الزندان السياسي بين زماني فيش 2006 حتى اوقات كبين دايره او مجموعه زندان السياسي زو يعني امر اقدار بغداد بواسطات فورميان بوركريتو معاشي وردقلو لسميلاتي ايفنتري بله لاتي لا اواني اذا كان صار معاشا ولا نقل يعني حفز ما يشتي طيبور صار سراوه خاطر يعني حكومه موقفها ايجابيه سلوكات حكومه ما شاء الله قطع عليه ولا خنشتنا تساكش او خلق هذا بفوق معاشي فوق الزوازي كمزيازي خدماتك باخي او تكنز جدايه حكومه بسن توقيفها يعني تنصح يكيبوا بەڵێ کاگرانی سپاس بۆ پەیوەندەکەت کاگرانی كومباريزن سياسي بكات النسبه مثلا كابل بس حكومه كابل تسمع جدايه معقول نيه بحكم خدماتي او شغل ما قبل محكوم. بەڵێ کاک نامیق لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای کاک محەممەد لە زاخۆ. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. الو براتانه گەلێک سپاس. ممنون خودش فرازه برازد خواهش برنامه کم. زۆر سپاس کاک محەممەد. عزیز سبارت زندانی سیاسی از 2066 زندانی قبل نظام دیگر که کوانچه که کارکی وزین یعنی از کور زندانی اگه 2 سال و 8 تایب مومن ما سجنه و لعبو غریب سال و 8 تایب من دومون ندی. بله. یه؟ بله. ندی. حتی بگویی اول او تعذیب مومن مخارجی یعنی او قطعنازه که تا سر ماده سیاسی سر چکوسی لحظ معلومه داری مومن دست سر که حتی گاهی تویش همه سری دیرزی کشما دکنه مومن جواب 23 سال پیش مگه حریم کردستانه چگونه وقت که نظر زندانی قبل نظر دیار که کار زندانی کی نه چوانر کی وقت زندانی بینه نو نشانه وانا کلا از قبل سعی قضا خو در برداریات دیاربک بەڵێ کاک محەممەد لە زاخۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای کاکتاها لە گەرمیان. سڵاو لێ بێ کاکتاها فەرموو.
کاکە گیانم کاتە باش هەموو کاتێکت کاکتە زۆر سپاس. بەڕێزگان من خۆم کەسێکم لە پاشماوەکانی ئەنفال و لە ساڵی 1970 بە شاڵای ئەنفال کەوتین بەڵێ بۆ ماوەیەکی زۆر لە زیندانەکانی بەعز لە نگرە سەلمان و دلس و سەرڕای شوێنەکانی تریش تۆبزاوە و قۆرت و ئەو شوێنانە زینداری کریان و زیاتر لەو زیندانیانە ڕەنگە تەعذیبی نەفسی لەبەرەوە ئێمە سەرڕای ئەوەش کە خۆمان وەکو بڵێن پیا و باوک و ئەمانە خێزان و ئافرەت و خوشک و ئەمانەمان هەموو زیندانی کریا نازانم تاکو ئێستا بۆچی بڕیارێکی تایبەت بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان دەرنەچووە کە بە زیندانی سیاسی حساب بگرێت لە ئەمان کاتە ئەگەر کەسوکاری ئەنفالکراوەکان بە زیندانی سیاسی حساب ناکرێن بۆ لە کاتێکا کە شاڵاوی ئەنفالا تەنها ئەو خەڵکانەی کە لە لادیەکان بوون و خزمەتی شۆڕشیانە کرد و لە بە هەموو شێوە گیارمەتی پێشمەرگە و شۆڕش و حیزبانەیانە کردەوە داکۆکییان دەکرد و خەباتیان دەکرد لە پێناو ئازادیەتەوە ئەوانە بەر شاڵاوی ئەنفال کەوتن سرە ڕای ئەوەیش کە زینداری کردیان سەر و ماڵیان تیاس و تەنانەت گوندەکانیان وێران کرا تەنانەت ماڵ و حاڵیان هەومینەما تەنانەت ناموسەکانیان ئیساکەش خەڵک باسێکا کە فرۆشرا دەوڵاتەکانی تر بۆ ئەوانە حسە تاکو ئێستا بڕیارێک دەرنەچوە یا تاکو ئێستا نابینین لە پەرلەمان باسێکی تێروتەسەر لەسەر ئەو مەسەلە بکە کەوا کەسوکاری ئەنفالکراوەکان حسابی زیندانی سیاسیان بۆ بکرێ و یا هیچ نەبێ ئەگەر حساب ناکرێت بۆ تاکو ئێستا وڵامێک نییە بۆ حساب بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان بە زیندانی سیاسی ناکرێت داواکانم لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە ڕوونکردنەوەیەکی تەوامان لەو بارەیە دەنێ زۆر سپاسانەکەن زۆر سپاس بۆ کاکتەها لە گەرمیان بەڵای ئازادیارە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیاتیوی دەتوان ڕاو تێبینی سەرنجەکانی خۆت هەم لێرن دیارە چەند تێبینێکمان بۆ هاتووە مستەفا ڕەوانزی دەڵێت بەڕاستی وەک ئێمە هەموو دەزانین کە حکوومەتی هەرێم پێش چەند ساڵێک خەڵکی زۆر لە زیندان دەرکرد وتی هەوڵ دەدا بەڵام ئێستا باشتر بووە تەنیا هەوڵدا تەنها بۆ زیندانی سیاسیەکان نەبێت دیارە بە شێوەیەکی باش نەیتوانێت قسەکانی خۆی بگەێنێ بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە دڵشاد لە سلێمانی سڵاو لێ بێ کاک دڵشاد فەرموو باشی برای بەڕێزم سپاس دەکەم من یەکێکم لەو حکومان لە زیندانە سیاسیانە کە تا سەید حسابێکم بۆ نەکراوە بە پێی مادەی 1970 بقراری مەجلیسی قیادەی سەورە ڕقمی قەزیەکان 1522 بۆ لە 26 دێ 86 حالەی محکەمە کراوم لە مووسڵ بە مووقفێنی حالە کراوم لەوێ حکم دراوم کاک ئەحمەد لە سلێمانی کتابی بۆ کردوم بۆ هەولێر لە هەولێر کتابیان بۆ کردوم بۆ وەزارەتی مالیە وەزارەتی مالیە من بۆ مەکا بۆ بەغا من لە مووسڵ حکم دراوم نەوەکو لە بەغا هەتا ئێستا هیچ کەسێ جوابم نایەتەوە هەر ئەڵان بڕۆ بەسەر چاو ئەوەی لە دوای من حرمەتم هەیە بۆ تۆ کۆمەڵی خەڵک هەیە لەسەر دزی و لەسەر ئەنواع شت حکم بووە بنەوە ئەوە ڕقمی قەزیەکەمە ئەمە حالەی ئەوراقی تحقیقەکەمە ئەوە حەسمی قەزیەکەمە کە هێناومەتەوە کاتی خۆی هەتا ئێستا هیچ کەسێک حسابێکی بۆ نەکردوم ساڵێک و 4 مانگ و 14 ڕۆژ من لە مووسڵ لە حکم درام لە سوتنا بە حکومی مامەتەوە لە ساڵی 88 بە عافادە گشتەکە بەربوون بەڵێ کاک دڵشاد لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت باگوێمانە تێبینی عادل بێ لە هەولێر سڵاو لێ بێ کاک عادل فەرموو ڕزگارم بەڵێ کاک ڕزگار لە هەولێر بەڵێ کاک ڕزگار لە سلێمانیەوە بەڵێ فەرموو وەڵای برا گەورە ئەمە تقریبا 12 ساڵ پێشمەرگە بووم بەڵێ کاک دوسێ جار لە مەرە گەڕامەتەوە جارە برینان بووم بەس برینانەکەمانە بوو بەڕاستی وەکو زیندانێکی سیاسی سەر حساب کرێن نە مەعاشێکم نە هیچ موچەیەکم بۆ براوەتەوە دیوە هەیە تا دوێنێ تەواری بۆ ماڵە پێشمەرگەی بەگردا ماڵی خەڵکی سوودانەوە ئێستا لە پێش منەوە مەعاشەیە 12 ساڵ خزمەت نییە دینارە مەعاشم نییە لە ماڵی دەگەڵ سمول ناکە 76 ئەی کەی سمولەکە کە مردم ئەی بۆ تا دوێنێ ئاستی بوو لە دەرگاکانیانیان ئەی بۆ ئێستا لە دەرگاکانمان نایەن بۆ ئاورمان لێنیانەوە تاکەی دزی فزی وانێ کاکە بۆ ئەوڕێ لایەنەوە بۆ ئەوڕێ لە فەقی دۆژانە تاقی بانکەکانی ئەوروپاشیان پڕ کردی وڵای خوادای لێوە ئێمە کەرمی کە دو ئەوانە کردین بۆمان کردن باشە وشکی و بەنانە ڕق بە شێوەکانەوە نانم لە تاکە لە تاقمەکەمان دەێنا بۆ ڕیشتاشی هێتیاتۆ بۆ ئەم شۆڕش و کوردستانە لە پێنایانە کەچی دینارە مەعاشم نییە خیانەتم لێکراوە خەتم لێکراوە دەلای نێژێ تا دوێنێ تەواری بۆ مانگی ملیۆنێکیەوە عەرزی وەرگرتووە دینارێکم نییە مای سەفا کرێخانەوەیە بەڵێ کاک ڕزگار لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای نیگارخان لە سلێمانی سڵاو لێ بێ نیگارخان فەرموو نیگارخان گوێت لێمە بەڵێ ئێوارەتان باش ئێوارەت باش زۆر سپاس دەستخۆشیتان لێکم بۆ تۆرە جوانە هەڵتان بژاردووە زۆر سپاس دەکەم من کەسێکم لەو کەسانی کە بە بنەماڵە زیندانی سیاسین لە المەوقیف لە تەوقیف لە حکم هەمانە هەتا ئێستا وەکو کاری پێویست کارمان بۆ نەکراوە هەتا ئێستا باوەڕە هەبێ باوکم دایکم خۆم برام خوشکم هەمووی زیندانی سیاسەت پارچەیە زەویمان وەرنەگرت و ئەگەر بڵێ دەست بەسەر نایرێتێ حکممان هەیە
حکومانەیە یعنی یەکێ بۆ مناڵێەوە لە مناڵەکان لە ناویانە دیار بۆ تەمەنی 16 ساڵ بۆ کە حکومیرا بە مؤەبەد زایدەن دیگەر خان ئەم زیادکردنی موچەی ئێستا و پێدانی ئەو فڕقاتەی موچەکە بەڵێ فۆرمت بۆ هات کە تۆ پڕیکەیتەوە بەڵێ من موچەکە وەرەگرم بەڵام زیادەکەی کە سەرف کرا زیادەکەی بۆمان بەسترا تقریبا 24 مانگیان لایە بۆیان سەرفناکردنی 1 مانگیان ناینێ پێت وایە ئەو هەنگاوە چۆنە ئەو بڕیارە شتێکی باشە بۆ بڕیارێکی باشە بەس پێم وایە من حەنە بێ پێم وایە بکرێتە موچە باشە بکرێتە موچە لەبەرەوەی هینەکانی بەغات چۆنە زیندانیەتەکانی سیاسەکانی بەغات چۆنە بای کوردستانی جوابێ بەڵە سپاس بۆ نیگەرخان دەچینە لای جوابێ زایدەن دوای ئەوەش هەنێکیان گلەی یەکم هەیە گەربی خانە ڕوو زۆر باشە ڕەنگە ئەوە نەزان و بەرپرسانیش پێی نەزانن هەنێکیان معاشیانەیە وەکو خانەنشین 220,000 هەنێکیان یانە بۆ سیرکەن لە دوورەوە گوناح نییە چەندیان هەیە وەکو خانەنشینی هەنێکیانی سە من باوکم دایکم هەیەتی براکەم نیەتی زۆربەی زیندانیانی سیاسی بوون بۆ خۆمان قسە ناکەم لە پێشەوەم دایکم باوکمەتی نیوەی زیندانی سیاسی 220,000 لە دەمیەکە ینی 5 ساڵەوە دێگن لە سلێمانی ئەوانی کەش با مستەوا بن یا ئەمان ببڕن یا هەمووی وەکو یەکسان بێ هیوادای نەوداوامان بۆ بەرزکەنەوە زۆر مەمنونی دەستخۆشیتان لێ یەکەین زۆر سپاسەکەی نیگار لە سلێمانی دەچینە لای کاکتەها لە سلێمانی سڵاو لێ بێ کاکتەها فەرموو ئەلۆ بەڵێ کاکتەها دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس کاکتەگەن سەبارەت بەو تەوارەتان بەڵێ زیندانە سیاسەکانی کوردستان پێویستیان بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ڕاستاوان ماندیبوون و ئەشکەنجەیەکی زۆریان بینیوە بەڵام پێم وایە هەندێکیان کە خۆ بە زیندانی سیاسی لە قەڵەمەدەن ئەسڵەن زیندانیان نەبینیوە ڕێزم بۆ ئەوانەی کە زیندانی کراون بەڵام ئەبێ حکوومەتیش یعنی ڕساویەوە بکاتن کە هەندێکیان لە خۆ ڕانای و خۆیان نووسیوە و دەتوانن لە بەردەم دادگا سوێن بخۆن ئەوەم بوو دەستخۆش زۆر سپاس بۆ کاکتەها لە سلێمانی دەچینە لای ڕێبوار لە هەڵەبجە سڵاو لێ بێ کاک ڕێبوار فەرموو ئەم کاتتان باش کاکە هەموو کاتێکت زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاکیشان بەنسبەتی ئەم قەراری زیندان سیاسیانە ئەمانە کە ئەوەڵجار دایانەوە بۆ مەحکومین باشە ئێمە لە ئەمنی لێرە بووین هەموو ڕۆژێ هەموو شێوەچینتان لێ یاینەوەی لە دڵمان نابوو نەمانەوە نایە ناوین موقوفی بجارێ سەری ئێوە نییە ئەوانی کە مەحکوم بووین بە زلێ 15 کەسیانەیە ناو ئێستا ئەوان لە پێشتران ئەوان بوونەتە زیندان سیاسی ئەسڵی هەبوو 2 ساڵەوە ئەماوانێ ئەوەی لە دڵیا بوونێ ئەدار پێشوازیان لە خەستەخانە چاچیانە کردوانێ و ئەیان هێنایەوانێ هەبوو زەلامی جیلان هێنایەک جلیان چ کەسی هێنا باشە ئەوان لە پێشترن وەڵای ئێمە جارە مەحکومینە موقوفین جارە بۆیان ناکەین باشە کامیان بەڕێسترە و کامیان باشترە و کامیان قارەمانترە ئەوەی کە بە زندەکە 15 کەسی هێنا چێشوارێکی لەوانە ئیدامەکەوە فەدەها کەزە ناسم ئەو مەحکومینە ئاوگەشەیە بە زندێ 20 کەسی هێنا و زۆری ساڵی ئیدام کردووە کە ئێمەش موقوفین وایە 2 ساڵ ماوەتەوانێ بە موقوفی ئەوەی لە دڵیا بوون و تۆ ێستیان ئەڵەن موقوفین جارە کاریان بۆ ناکەن بەڵێ سپاس زۆر سپاس کاک ڕێبوار لە هەڵەبجە سپاس بۆ پێیەکە بەڵازیان لە چەند چاوپێکەوتنێکدا چەند زیندانێکی سیاسی لە شاری سلێمانی هەندێک گلەی و ڕخنەیان خستە ڕووبا پێکەوە بیان بینین باری گوزەرانی زیندانی سیاسی هەرێمی کوردستان زۆر خراپە لە چاو بار و گوزەرانی زیندانی سیاسی بەغداد لەبەرەوەی ئەوان یاسایەک لە پشت قەزەکانەوە بە یاسا ئەکرن بە زیندانی سیاسی و موچەیەکی چاکی وەرەگرن لەسەر و موچەکەشەوە چەندان ئیمتیازاتی تایە یەک لە ئیمتیازاتەکانەوەیە 30 ملیۆن منحەوەرەگرن و زەویەک وەرەگرن و 60 ملیۆن وەکو عقار ئەیان درێتەوە مەسەلەی گوزەران باروگوزار مەسەلەی ئەوەی کە ناوی ئێمە بۆ لەم ئەوەیان دەرنەچۆ بەڕاستی ئێمە وەکو دەستەی داکۆکی لە مافی زیندانە سیاسیەکان کە چەندان زیندانی سیاسی ئەگرێتەوە داوامان کردووە بە یاسا بکرێن بە زیندانی سیاسی لەگەڵ ئەوە دانین کە جیاوازی زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغا فەرق و جیاوازیەکی هەبێ چونکە بەر زیندانی سیاسی عێراق بڕی 500,000 دینار بۆ مانگێک وەردەگرێ و چەند ساڵیش ما بێتەوە لە زیندانە ئەو نە 50,000 دیناری دەچێتە سەری و کۆمەڵی ئیمتیازاتی تریش کە ئەوان وەری دەگرن بە نیسبەت ئەو ئەم بڕیارەوە ئەمە بڕیارێ بوو کاک عیماد ئەحمەد کاتی خۆی دەری کرد بۆ زیندانی سیاسی بە 360,000 ئێمە ناڕازی بووین هەر ئەو کاتەش بۆیان کردین بە 450 ئێمە هەر ناڕازی بووین چونکە ئێمە دەمانوێت بێ بە یاساش کەمترین هەڵەی تیا دەبینینەوە و خەڵکی گەندەڵ ناتوانێت بێتە ناوی و گەندەڵکاران ناتوانن خۆیان بە ئاڵێنن لە زیندانیانی سیاسی بۆ ماوەی 4 ساڵە زیاتر ئێمە ئەرک و
چالەچەکانمان چڕتر کردوەوە بۆ زیندانی سیاسی سێرە پێوانمان کردووەمان گرتنمان کردووە لەبەرەوەی زیندانی سیاسی بە ماف و مافەکانی خۆی شاد بێتەوە بەڕاستی ئەم دەسەیەکە ئێمە جیابووینەتەوە لەبەر ئەوە جیابوونێتەوە 18 ساڵە ئەو کۆمکارە تا ئێستا هەڵبژاردنشی نەکردووە ئەوانەیان کە لەوێ هیچیان زیندانی سیاسی نین ئێمە ئەومان قەت پێ قبول ناکرێ کەسێک کە تا 92 مەفرەزە خاصی بۆ ئێستا ببێ بە بەڕێوەبەر لە بەڕێوەبەرایەتەکەی کاکە ئێمە ئەوانەمان پێ قبول ناکرێت بەم سەمسەکیشەوە ئەوە سێ تەزویری ئەحمەدی مام ڕەسوڵ با بێت داواقیت کا لەسەر من بڵێ وانە ئێستا ئەو بەڕێوەبەر و زیندانی سیاسی و موچەی بۆ براوەتەوە ئەمە خەڵکی کە مادەی 313 زیندانی سیاسی نیە لە بەغا ڕەدە تەلەبی بۆ دەرچووە چۆ لە بەغا کردوێتی بۆی نەکراوە هاتۆ لێرەسا بۆ بە زیندانی سیاسی ئەوەش من سەمسەکەکانمانە ئەوەی کە سەر بە خۆیانە ئیشی باشە و ئیشی باشی بۆکەن بەڵام ئەوەی کە بڵین وەکو بڵێ هین نییە بڵین ماستاوچی نیە ڕێزم هەیە بۆ ئێوە ئەوانە بەگشتی ئیشیان بۆ نەکراوە ئێستا یەکێک لەوانە بڵین ئەوانەی ئێمە کە مادەکەشمان قرس بووە مادەی 150 فقط ئەلف کە ئیدام و بەس ئەو سەردەمەی حکوومەتی عێراقی لەبەر ئەوەی کە تەمەنم 20 ساڵ هین 18 ساڵم تاوا نەکرد بوو حکومی ئیدام نەدرا بەسەرمان لەبەرەوەی بە لجنە طبی بۆیان کردم بە 20 ساڵ تەمەنم ئێستا لەو کاتەوە تا ئێستا من هیچ موسیەکم لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرتووە بەڵێ سوودمەند بووم لەلایەن پارچەی زەویم پێدراوە زۆر لەوانش کە ئێستا ئێمە هەمانە لەسەر جادە کۆڵانەکان شت دەفرۆشن تا ئێستا موچەشیان بۆ نەبڕاوەتەوە بەڵە بەرەزان چوار پەیوەندیمان لەگەڵدا دیارە ناوەکانیان دەخوێنمەوە بۆی داینەخەنەوە باوکی محەممەد لە سلێمانی هۆشیار لە هەولێر خاکی لە پێنجوێ نەروەها ساڵح لە زاخۆ سڵاتە نەبێ فەرموو باوکی محەممەد براکەم ئەو کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بڵێ وڵی ئەگەر من لە تۆڕەکە تۆزێ لا بدەم ئەتوانم دووسێ قسە بکەم بڵێ بە کورتی بە کورتی بڵێ بۆ هەواڵێک کە بڵێن باسییان لەو ناملێ کرد کە بۆ بەشار ئەسەدیان ناردەوە بۆ سووریا بەڕێز مامدەلال ناردوێتێ بڵێن لەکەیان هەردووبارەی ئەکاتەوە ئێوە شتەکە ڕاست نەبوو دووری مالیشی بوو بەزەیتر ئێوە داوای لێبرون تا کرد بەزەوە بەڵێ باوکی محەممەد با ڕوونی کەمەوە دیارە ئەوە ڕۆژنامەی باوکی محەممەد ڕۆژنامەی تشرینی سووری بوو بڵاوی کرد بۆ دوێنێ بەڵام ئەمڕۆ خۆی ڕۆژنامەکە خۆی داوای لێبرنی کرد کە ئەوان هەڵەیان کردبوو کە وتیان نووری مالکی ئەو نامەی نردووە نەک جڵات تاالبانی بڵێ تێگەیشتم لەمە بەسەکەی تۆ ئەو شتەکەی تۆ واقع بڵێن ئێوە تاوانبار نیە چگە لەوێ بە هەڵە هاتووە ئێوەتان ڕوونتان کردەوە کە شتەکە وایە بەس ئەوان ڕوونشی ناکەنەوە هێڵێنەوە بەڵێ نازانەوە دیارە پەیوەندی بە ئێمەوە نی باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای هۆشیار لە هەولێر سڵاو لێ بێ کاک هۆشیار فەرموو کاکە ژیان کاتەوە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکە ژیان من باپیرم ساڵی 60ەکان ژیراوە ئەوە 61 تا 63 ئێستا نەماوە لێمە ئەلو بەڵێ گوێم لێتە کاک هۆشیار کاکە ژیان لە 61 تا 63 ئێستا نەماوە باپیرم هەتا ئێستاوانی ساڵی 60ەکان بزانەتیان بۆ کرایە زەحمەت نەبیوانەتیان بۆ بەڵێ دیارە بەپێی هەندێک بڕیار کە بۆ زیندانە سیاسیەکان دەرکراوە لە 68ەوە حساب کراوە بەڵام دیارە دکتۆر محەممەد پژەری کە وتەبێژی دەستەی داکۆکی لە مافی زیندانە سیاسیەکان ئاماژەی بۆدا کە ئەوان هەوڵی ئەوە دەن بیکەن بە لە ساڵی 61ەوە بۆ ئەوەی کە تۆ ئاماژەی پێدەدەی شمولی کە باپیرت بڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هۆشیار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هۆشیار لە هەولێر دەچینە لای خاکی لە پێنجوێ سڵاو لێ بێ کاک خاکی فەرموو بەڵێ دیارە پەیوەندەکەی پشڕا باگوێمان لە تێبینی ساڵح بێ لە زاخۆ سڵاو لێ بێ کاک ساڵح فەرموو کاک ساڵح گوێت لێم نییە با گوێمان لە تێبینی حاجی بێ لە پێنجوێن سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو زۆر سپاس دەکەم زۆر سپاس وڵا بەنسبەتی تەوەرەکەتانە زۆر جوانە سپاسانەکەم بەڵام من یەک تێبینی بچووکم هەیە لەسەر قسەی و برادەری کەوتی برادەرانی گۆڕان دەستیان بەرزێتەوە بۆ کەمکردنەوەی موچەکانی ئەمیر ئەوە من تەبەن لەگەڵ ڕێی برادەرانی گۆڕانان نیم دانیانی سیاسی ئەوانەی کە حەقیانە حەقی زۆر لەوە زیاتیان ئەوەی کە باخچۆتی بە زۆرە من خەڵکی پێڵم یعنی حەزەکە ئەگەر ئیجابکە ناوی کابرای شووە ناوی بەرپرس و ناوی شوێنەکەی شە پێڵم کە کابرا هیچ شتێ نەبوو لە کاتی دەنگدانەکە توێتی وەرە منەوەکەم بە شەهیدی سەنگەر خۆ وەرە ماگانە شەیدانەکەی خۆرە گەیشتی بوون تێم ئەی بە کەسێکی ناسراون بێم بۆم بە شەیدی سەنگەر بوون شەیدانەکە وەرگرم ئەوە ناکەم ئەگەر معاشێک بینێ ماتانەوازێ جا لەبەرەوە هەندێکیان هەندێکی زۆریان زیندانی سیاسی نین یا پێشمەرگەی دێرین نین ئەمڕۆ مافی زیندانی سیاسی ئەسلیەکان و پێشمەرگە دێرینە ئەسلیەکانیش نەخۆ سپاس بۆ پەیوەندەکەت حاجی لە پێنجوێن دەچینە لای ساڵح لە زاخۆ سڵاو لێ بێ کاک ساڵح فەرموو کاکە بەڵێ من ساڵم خەڵکی زاخۆمە بەڵێ زیندانیە 61 حتا 65 چەندێکی لەسەر بوو بەڵێ
گوێلەیە بۆچە ئەو زیندانیان شۆڕەشە ئەیلۆنێ ڕابین و چەکل گرتین و شەر کرین و مەخفەرە ساندین و ئەوەدی کرین ئەو بۆچی نابێوانینە ئەو بۆچی خەرجۆ دەتەوەژێ لە تلێ 4 ساڵە ئەمانە سجنێ بە یەک سجنێ زیندانی یەک قەزا زاخۆ بۆچی ئێمە نەهاتنە بۆچی ئەم نزانی بۆچی چ لێ هاتن ما ئەو زیندانی لێ چاوە ئێسخواوە جواب جاکەم دنما بەڵێ کاک ساڵح لە زاخۆ سپاس بۆ پەیوەندەکە دیارە تێبینی ئەوەی هەبوو کە ناوی ئەو نەهاتۆتەوە بۆچی 262 کەس ناوێن هاتوۆتە ناوی ئەویتیانە هیوادارم لایانی پەیوەندیار گوێ لە تێبینەکانی بەشداربووان بێ بەڵێ دەچینە لای دەشتی لە سلێمانی سلااو لێ بێ کاک دەشتی فەرموو چۆن کاک شوانە زۆر سپاس باشی سپاس دەکەم بەڕێزی دەستکەوشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی تەورێکی جوانە زۆر سپاس کاک بەس بەڕاستیم سێرەکە بە فەیسبوک مەستان بۆ نێرم نازانم جواب نییە هیچ ناو ناخوێنرێتەوە بەڵێ دیارە کاک دەشتی ببوورە ئێمە تێبینی زۆرمان بۆ دێت زیاتر لە 50 تێبینی ڕۆژانە دێت وە ناتوانین لەبەر کاتی بەرنامەکە هەمووی بخوێنینەوە ببوورە ڕاستەکەی وەڵی کاشانە من بەڕاستی پێم حیفام هەموو خەڵکە لە گوندەکانە قوربانیان ناوە بۆ حکوومەت بەڕاستی حکوومەت ئێمە هیچ جوانی بەرچاو نییە بۆ ئەم حکوومەتە بەڕاستی بەس بۆ ڕووخان باشە چەند جارێکیش وەکو گەنجانی سلێمانی هەوڵمان ناوە بەڵام بەداخەوە کە بێعەقلی حکوومەتەکەمان لەوەیە تا ئێستا هەوڵیەوەی نەیاوە بیل لە گەنجانی ئێمە بکاتەوە بەڕاستی یعنی ئەم حکوومەتەوە نەبەس بۆ ڕووخان باشە یعنی من ئێستا وەکو گەنجەوەم لێتەوە لەم ئینشاڵڵا پڕ نەبوومە زۆر سپاس زۆر سپاس هیوادارم ئەوە ڕەشبی نەبی کاک دەشتی دەچینە لای محەممەد لە سلێمانی سڵاو لێ بێ کاک محەممەد فەرمووی ئەم خەڵکانەی بەپێی یاسای ژمارە سواری عراقی لە 1960ەوەیە بەڵام بە هەڵ و تێکۆشانی دەستەیدا کۆشی لە زیندانە سیاسەکانی کوردستان هەم مناڵەکانی ئەنفال و هەم لە ساڵی 1961ەوە بەپێی ئەم یاسا تازەیە عراق مەشمولە دەکەم جیاوازێکی کە زیندانیانی سیاسی ناڕەحەت کردو ئەویش ئەوەیە زیندانیانی سیاسی دەرەوەی کوردستان لە 2008ەوە شمولیان دەکا بەڵام یاسای بەم پێی ئەم یاسایی کوردستان بێ لە 2007ەوە دەبێتەوەتا ساڵ و نیوێک مافی زیندانیانی سیاسی دەخورێت ئەو 10 ملیۆنەی ئێستا باسی لێوە دەکرێت ئەوە ئەگەر لە عراقا لە شوێنێکی کایە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەرچێ زیاتر لە 24 ملیۆن وەردەگرێنە 10 ملیۆن کەواتە 14 ملیۆنی لە زیندانی سیاسی بڕاوە گەندەڵیەکی کە من حەز دەکەم ئیشارەتی پێ بدەین ئەویش ئەوەیە هەتا ئێستاش کۆمەڵێک خەڵک هەیە دوو موچەی زیندانی سیاسی وەردەگرێ یەکێکیان وەردەگرێ بە 220,000 دینار کامە بەپێی بڕیارێکی کاک عومەر فەتاح کاتی خۆی کراوە ئێستا جارێکی کە ناوی دەرچۆتەوە بەڵام کۆمکاری زیندانی سیاسیەکان و مدیریەتی زیندانی سیاسەکان لی بێدەنگ بۆ نازانین بۆ بەڵێ کاک محەممەد بەڵێ کاک محەممەد لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت باگوێمان لە تێبینی قاسم بێ لە کۆیە سڵاو لێ بێ کاک قاسم فەرموو زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک قاسم دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیت کایە بەڵێ ببوورە فەرموو من زیندانی سیاسی لە ساڵی 1968 لە مەحەدی کەرکووجای لە شەعبی گەڕاینەوە زیندانی کرای کۆمەڵێک لە کوێرە زیاتر لە 30 کەس ناماندرا لەو 30 کەسە 7 کەسمان ژیان طبعا شاری کوێرە بە سەدەها کەس شاردا کەمی ژیان وەکو موقف و مەحسەبە نۆمان من ژیان دوایی کە بەربووین طبعا ئەمن و کوڕێکی تر بوو شەقڵاوەی بوو لەم ساڵەدا باش ناخۆشی تەعذیبیان دای هەردوو ئانیشکم دەرچوو لەگە تەعذیب هەردوو ئانیشکم دەرچوو لەگە تەعذیب من تەماشا دەکەم ئێستا دەچین دارێک تومە زیندانی سیاسی معاملاتەکان بزر کردم لەڕێی برادرێکی ناسی بەڕێوەبەر کاک ساڵح دەستخۆشی دەکەم لەڕێی دیەوە هەستم سەرنجە معاملاتم دروست کردەوە بیکارم معاملات دروست کردەوە ئەوەیە دوێنێنی هەتا ئێستا زیندانی سیاسیەکان ماڵپەڕێکیان نییە ئێستا ماڵپەرسی زۆر پێویستە بۆی من بزانم زیندانی سیاسەکان چیانە چێنی نا چێ مستحقا چێ هەیە مەسەلەوانێ هەیە خود داش بێت خۆتی بێتە زیندانی سیاسی من لە ماڵپەڕەکەی وەکو ڕۆژنامە نووسم ئەتوانم بنیشانکەم بۆیە ئەڵێن ئەوە ئەو کابرا مەسەن داش بۆ بەڵێ کاک قاسم هینێک بووە تێگەشتی ئێستا ئەمن لە ڕۆژنامە بڵاویستمەوە بەڵێ کاک قاسم سپاس بۆ پەیوەندەکەت قاسم لە کۆیە دیارە تێبینی ئەو هەبوو کە زیندانە سیاسەکان ماڵپەرێکی تایبەتیانێ بۆ ئەوەی بتوان ئاگادار بن لە هەر پرۆژەیەک یاخود هەر خزمەتگوزارەیە کە پێشکەشیان بکرێت بەڵێ دەچینە لای شێرزاد لە شەقڵاوە سڵاو لێ بێ کاک شێرزاد فەرموو ئەو کاتە باش کاکە زۆر سپاس هەموو کاتێکت باش پێشەشی دەستخۆشی بەرنامەکەتان دەکەین زۆر سپاس
والله من هیچ پرسیارێکم نییە لەسەر ئەو تەوەرە بەڵام حەز دەکەین ئەگەر تەوەرێکتان هەبیت لەسەر یاسا لە کوردستان تاکو بزانین داخوا تا چەند کەڕابێک خەڵکی کوردستان یاسا پەیڕەو دەکا و دێبەجێ دەکا. زۆر سپاس. زۆر سپاس. خۆشی بەنامەکەتانە دەکەین و سپاس. زۆر سپاس. بێگومان تەوەرێکی جوانە دەستخۆشی لێ دەکەین کاک شێزاد. باوکی محەممەد لە شارە زوو. سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو. باوکی محەممەد بەڵێ فەرموو. زۆر سپاس. هەموو کاتێکت باش. سپاس دەکەم. وەڵی ئێمە وەکو گەنجانی بڵێنەوانەی کارمەندانی شارەوانی سێسایەقەوە بەڵێ مانی 250,000مان هەیە. من ئەو پرسیارم هەیە هیچ کوڕێکی مەسئول هیچ کەسێکی تر ئەتوانێت مانی بە 250,000 بژی؟ ئەمانە کرێچیە، ئەمانە مناڵدارە، یعنی ئەو بەڕاستی جێگەی پرسیارە مانی بە 250,000 کێ پێی ئەژی؟ بەڵێ 250,000 دەی بەچی؟ بەڵێ زۆر مەمنون کاتم گرتی. بەڵێ سپاس دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە. بەڵێ سڵاو لێ بێ فەرموو. دڵشاد لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دڵشاد فەرموو. ئەو کاتت باش. هەموو کاتێکت کاک دڵشاد. دڵشادم کاک شوان. بەڵێ کاک دڵشاد بەڵێ. کاک شوان بەرنامەکەتان لەسەر چیە؟ زەحمەت نەبێت دەڵێمان دووبارەکەوە. بەڵێ ژیان و گوزەرانی زیندانی سیاسیەکان لە هەرێمی کوردستانە. باشە ئەمن وەکو زیندانی سیاسینە بەس وەکو کەمەندانم ئەمن پێشمەرگەی شێتی بوومە کات خۆی. بەڵێ کاک دڵشاد کەواتە فەرموو قسەی خۆتکە. بەڵێ کاک شوان لەسەر مەسەلەی بۆچوون ئێستا کە کەمەندانەکەم بۆ ناکەن. بەڵێ بۆچوون جیاوازە ئێستاکە کات خۆ پێشمەرگەی شێتی بوویمە بە حکمی ئەوەی ئێستاکە بوومە لایەنشتر ئێستاکە کەمەندانەکەم بۆ ناکەن. ڕۆژە کتابیشان بۆ کردن بردمە سلێمانیش لە سلێمانی دیار بوو گوتیان کەمەندامان ڕاوەستاوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک دڵشاد. هیوادارم لایەنی پەیوەندیدا گوێ لە ڕخنەکەی ئەو بێ. بەڵێ قادرمان لەگەڵدایە لە کۆیەوە. سڵاو لێ بێ کاک قادر فەرموو. کاک قادر. بەڵێ جان. بەڵێ فەرموو. سڵاو لێ بێ. سڵاو لە خۆتان کاک شوان. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ کاک شوان سەرەتا دەمەوێت تێبینێتم دەربارەی ئستۆدیۆکەتان بەلەو لە تەوەرەکە جارێدا. بەڵێ بەسفەتی ئەوەی بۆ خۆشم بێژەرم تقریبان 20 ساڵەتەوە لە مەجای ڕاگەاندن. هەست دەکەم کە ناو استۆدیۆکەتان سەدایەکی هەیە ئەوەش شێکی هونەری دەتوانن بنبڕیکان ئەو وەکو تێبینی. دوو دەربارەی ئەو زیندانی سیاسی من خۆم زیندانی سیاسی بوومە. هەموو کەسانێکی ئێستا پەیوەندیان کردگرەی ئەوە دەکەن کە دەڵێ ناومان نێو نازانم من بۆ خۆم هیچێک بووم لەوانە ئەوانە دەلیلیان دەوێت. دەلیلەکە ئەوەیە من بۆ خۆم چوومە بەغدا لە ئەدیلەی جینایی لە مەکتەبەتی خۆم هیناوە و ناوەکەم کەوتە قایمە بەبێ ئەوەی هیچ کەسێک واستەکەم بۆ بکاتن. ئێستا تا حەقی خۆم وەردەگرم بەپێی ئەو بڕپارەی دیاری کراوە. دوای ئەوە باشتر بوو لەوەی مادام تەوەرەکەتان لەسەر زیندانی سیاسی بوو یەک لە بەرپرسانی کۆنگاری سیاسی هات دانیشتگا بۆ خۆی وەڵامی پرسیارەکانی دابەوە باشتر بوو. سپاس ئەو پڕێزسڵام بۆ ئێوە. زۆر سپاس کاک قادر ببوورە ئەوە تێنەگەیشتن لەگەڵ هاوکاران لە بەشی کۆنتڕۆڵ قسە دەکەم من بۆی بەباشی گوێم لێت نەبوو. ڕخنەکەی تۆ چی بوو لەسەر ستۆدیۆکەمان؟ سەدایەک وەکو بەڵێ سەدایەکی هەیە ئەو سەدایە نەما باشتێکی باش بوو. بەڵێ سپاس بۆ قادر لە کۆیە. بەڵێ ئەرکانمان لەگەڵدایە لە هەولێر. سڵاو لێ بێ کاک ئەرکان فەرموو. السلام علیکم. زۆر سپاس. عەلەیکوم ئەسسەلام. دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس کاک ئەرکان. کاک دڵشاد دەگە زەحمەت ئەزم لێ تەوەرێک لەبارەی سولفەی زەواجەوە بکرێتن. چ شتێکی سولفەی زەواج؟ کاک دڵشادەوە من تقریبا 2 مانگ و قسووری بە دوای سولفەی زەواجەوە مەوادە هێشتا تەمان نەگەژا ستا و کاتی زەواج کردووە. شمولی نەکردووی کاک ئەرکان؟ دێن شمولت ناکەوە 2 مانگ و شتەکەم وا لە دوای سولفەی زەواجەوە ماوەزێنێن کاکە شمولت ناکات تۆ کاتی زەواج کردووە عەقد زەواجە قەت 6 مانگێک ماوە شمولی بکەیت. کەواتە عەقدی زەواجەکەت کەیە؟ گرێبەستی هاوسەرگیریەکەتی چ ڕۆژێکە؟ چ مانگێکیان بڵێین؟ من بخۆم نۆتسم بەستەوە عەقد زەواجەکەم 2010. 2010 چەنی مانگی 2010؟ پێنجی بەری. بەڵێ دیارە کاک ئەرکان بەپێی ڕێنمایەکان دەبێت ساڵێک بەستەریا تێپەڕ نەبوو بێ. نازانم ئەگەر ئەوەی تۆ کێشەکەی چییە. سپاس بۆ پەیوەندەکەت ئەرکان لە هەولێر. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە. سامان لە کەلار. سڵاو لێ بێ کاک سامان فەرموو. بەڵێ
بەڵێ کاک سامان دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس کاک سامان گیان قوربان وەڵامەکو ئەو بەرنامەیەش قسەیەکم لەسەری نییە بەڵام بۆ مەسەلەی 140 منتەقەی گەرمیان بەڵێ ئێمەش کەماندان بووین بەدەستم 140 بەڕێزم وەڵای ئێوە ڕاستی بێسام سرفەی زاوە دوشتەکرەوە هیچ کەسێکمان بەری ناکەوێت بەوەی ئەوەی کە فۆرمان بۆ دەخانەقین بەڵێ هیوادارم بەرنامەیەکی لەسەردانن زۆر سپاسانە زۆر سپاس بۆ کاک سامان لە کەلار دەچنە لای گۆڤەند لە ڕانیە سڵاو لێ بێ کاک گۆڤەند فەرموو چۆن کاکچۆ باشی زۆر سپاس دەکەم باشی سپاس دەکەم سەلامت بی زۆر سپاس پێم باشە بەرنامەیەش تایبەت لەسەرم بیمەی بێکاریە دانێن بیمەی بێکاری بەڵێ جا پێم باشە ئەم ڕوونکردنەوە بدان یعنی پێم باشە وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕوونکردنەوە بدە باشە ئەم پارەی کە دەست بە گەنجان ئەمە وا دەکات تەمبەڵی دروستکە دایکە پێم باشە بەرنامەیەش تایبەت دامنێ ئایا تەمبەڵی دروستکەیان چارەسەری کێشەی گەنجان کە سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک گۆڤەند لە ڕانیە دەچنە لای کاک جەوهەر سڵاو لێ بێ کاک جەوهەر فەرموو ئێوار باش بەڕێزم ئێوارت باش زۆر سپاس کاک جەوهەر چۆنی ژیان زۆر سپاس دەکەم بەڵێ زۆر سپاسی تەوەرەکەت دەکەم زۆر سپاس کاک جەوهەر بەڵام زۆر بەداخەوە تەوەرەکەمان ڕەوشتە لەبەر سووریا و مامزەلال و نوری مالیکی دیارەوە ڕەخنەیەک بوو هەواڵێک هەبوو لە ئەنارتی دوێنێ دابەزی کاک جەوهەر باسی لەوە کردبوو کە بەڕێزم ئەتوو تەوەرەکە زۆر ڕێک و پێکە قناعەت کە ئێستا وەختی بانگە دانیشتێنە لەبەر تەوەرەکەت بەڵام چ پەیوەندی بە مامزەلال و نوری مالیک و بەشار ئەسەدی هەیە قەیناکە کاک جەوهەر مایکی خۆتانە مایکی خەڵک مایکی خۆتانە هەر ڕەخنەیەکتان هەیە هەر تێبینێک دەتوانن لەم بەرنامەیە بیخەنە ڕوو بەرامبەر بە هەر هەواڵێک زۆر سپاسان دەکەم وەکو زیندانی سیاسەتشیم تەنها ساعات سفرمان هەیە لەبەرەوەی هیچ شتێکمان بۆ نەکرایە بۆش ناشکرێ لەبەرەوەی چەند جاری تر ئەوا لە ڕێپێوان بووە و خۆپشاندان بووە و یاخود وعدیاندایە و ئەو شتانە بووە بەڵام هیچی نەکرایە تەنها ساعات سفرێکمان مایە بەس ئەوەندە زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەوهەر لە هەولێر دەچنە لای کاک ئومێد لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ئومێد فەرموو وڵا دەستخۆشی و بەرنامەیەتان لێگەین تەمانەوە بەڕاستی ئەمە ئەوە بەکەم نازانین لەو کەناڵە جوانەوە زۆر سپاس وڵایەمە من پامێکمێ بۆ بەڕێز مەسعود بارزانی چونکە ئەو بەڕاستی مدەی 3 مانگیدانا بۆ گەندەڵ ئەوانەی کە گەندەڵیان کردووە بە مەسەمسەک لایەن بەرن و بیانن بە دادگا ئەوە سێنامەمان بۆ نووسیوە تا ئێستا بەنسبەت زیندانە سیاسەکانەوە بەدەیان گەندەڵی و ئەنواع مەسەمسەکمان لایە کەسێک گاوڕمان لێ نایەتەوە نە دکتۆر بەرەم نا بەڕێز کاکەمال کەرکوچی نە سەرۆکی هەرێم نازانین دا و بیدات بۆ چۆ بەرینێمە بەڕاستی ئەو بەڕێوەبەرایەتی هەر هەمووی گەندەڵن کاکە نامانێ ئەوانە نوێنەری ئێمە بن چونکە بۆ خۆیان زیندانی سیاسی نین ئەوانە ئیش و کاریان بەس ئەوەی خەڵکن بە زیندانی سیاسی بۆ حیزبەکەیان هیچی تر نییە بەچاکە بوو بەڵێ کاکمێت سەبارەت بۆ بڕیاری ئێستا زیادکردنی موچەکارەوەها پێدانی ئەو فروقاتە کە زیاتر لە 10 ملیۆن دینارە 10 ملیۆن 440 دینار بەڕاستی ئێمە وەکو زیندانی سیاسی قەت حەز ناکەین ئەو فەرقە هەبێ بۆ زیندانی سیاسی چونکە ئێمە لە عێراقا یەک عێراق بۆ هەمومانە ئێمە نەتەوەیەکین کە عێراق بۆ هەمومانە لە بەکا 500,000 دینار بێ بۆ لێرە مەسەلەن 450 بێ ئەوەش زەعیفی ئەو نوێنەرانەیە کە بەڕاستی لەوێن چکە بۆ خۆیان زیندانی سیاسی نین تەنەزولەکەن لە هەموو هەکێکی زیندانی سیاسی چکە بۆ خۆیان نایانگرێتەوە بەڵام ئێستا بوون بە زیندانی سیاسی ئەوان هیچ مشکلەیەکیان نییە بە 200,000 ئەوان کێشەیان نییە برا جوانەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکومێت لە سلێمانی ئاکۆمان لەگەڵدایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک ئاکۆ فەرموو کاکسان ئێوەرە باش زۆر سپاس ئێوەرە دەش کاکە بەنسبە زیندانە سیاسەکانەوە پێویستە کەناڵی NRT بەنامێکی تایبەت کە ئەوانەی کە لە هەولێر دانیشن ناوەکانیانەوە بۆ سلێمانی بەنامەیەکی تایبەتیان لەگەڵا بکەن دوای ئێمە کۆمەڵی زیندانی سیاسی ناومان نهاتۆتەوە بە هیچ شێوەیەک هەر کەسێ چێک واستەیەکان لە هەولێر یەکسەر ناوەکەیەتەوە بێرە ئێمە ناوت بۆچی نهاتۆتەوە کاکۆ زیندانین ناوت بۆچی نهاتۆت ناوت بۆ ئەو بڕیارە نهاتۆتەوە هەولێرە هیچ مەبەستم ناوت بۆ ئەو نهاتۆتە کە بڕیارەکەی ئێستا بۆ زیادکردنی موچە بۆ ئەو نهاتۆتەوە نا کاک سواجان قەزێ ئەوە نییە ئێمە زیندانی بووین ئێمە حکومی لا بوو گورێ بووین ئێمە شتێک هەیە لە زیندانەکانە کاک سوان پێڵێ ابن دەعوا یعنی من و تۆ بەیەکۆ ژیراوین هاوڕێکەم نایاتۆتەوە من ناتۆتەوە یعنی ئەوان ئەو کێشانە بۆ خەڵک حل ناکەن لە
کۆمەڵی زیندانە سیاسەکان اینجا ئێوە ئەگەر بەرنامەیەکی تایبەتیدام کردایە لەگەڵ کاک ئەحمەی مام ڕەسوڵ هەیە مەسئولی زیندانەکانە لە هەولێر و ئەوانەی سلێمانیە شوێنێ بڵێ ئەو خەڵکانە بۆ نایەن کۆمەڵی خەڵک گەی لەوانەیە هەفتەیە سزن بوو بێ ناوی هاتۆتەوە چونکە چۆ لە هەولێرە واسەیەکی کردووە وەرە ئەو قایمانە هاتۆتەوە قایمە ناوی هەموو مەسئولەکانی تایە لە هەموو حیزبەکانە بەڵێ سپاس بۆ کاکاکۆ و گۆڕان و بەڵێ کاکاکۆ حیزبەکان ناویان تایە لەو ناوە هاتۆ بەس ئەگەر کەسێ زۆر نەچێ بەلایەنە ناوی نایەنەوە بە هیچ شێوەیە ئەنی بەشی ئەخورێ ئەم کەس خۆ دەزانێت زروفی ژیانی زیندانی چۆن بووە خۆیان مەسعود بەرزانی ئەڵێ زیندانی شەهیدە شەهیدێکی زیندووە کاک دکتۆر بەرهەمەڵێ هەمووی شتیان بۆ بکەین ئەی کوا شتانە ینی ئێوە بەرنامە لەسەرەوە بکەن مایان کەن بەڵێ زۆر سپاس بۆ کاکاکۆ لە سلێمانی ئەیوبمان لەگەڵدایە لە هەریرەوە سڵاو لێ بە کاک ئەیوب هەیڕوو بەڵێ کاک ئەیوب باشی جانەکەم زۆر سپاس دەکەم کاکە ئەمن وەکو پێشمەرگەی شێتی لە کوێ ئێستا لە حەریرم دادەنیشم بەس ئێمە وەکو پێشمەرگە هەر وەکو ژنەکی فەقیر حساب کردبان ئێستا ئەوڕۆ نەک ژنەکی فەقیر بڵێ وەکو دەوڵەمەندێکی لە سۆران ملیۆنە بە 800,000 وەرگرت خودانی خۆ نەوشەیە خودانی خۆ برێن چییە دکانی دۆلار و نازانم چ خودانی خۆ پێ قەڵابەیە و ملیۆنێک و 800,000 دایتێ بە ناوی فەقیری ئەگە باشە ئەوە بەحساوەی پێشمەرگەی ناکەن و ئەوانە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەیوب لە هەریر بەڵێ زان و چانێکی کورت و دێنەوە لاتەن بەڵێ دووبارە سڵاوتان ئەبێ ئازیان دیارە سەبارەت بە تێبینەکەی کە قادر لە کۆیە کە ئاماژەی بۆدا لە ئێستادا دەنگدانەوە هەیە لە ستۆدیۆکەمان بەڵام دیارەوە پەیوەندی بۆ هەیە دیارە هاوکاریانم پێیان وتم پەیوەندی بۆ هەیە کە ئەو کەسەی مۆبایلەکەی کرابێتەوە نزیک بێ لە تەلەڤیزیۆن یاخۆ دەنگی تەلەڤیزیۆنەکەی بەرز بێ بۆیە ئەو دەنگدانەوەی ڕوودەدات بەڵێ ئاراسمان لەگەڵدا لە چەمچەماڵەوە سڵاو لێ بێ کاک ئاراس فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش باشی بە خوددان وەڵا زەحمەت نەبێ من لەسەر تەوەرێکم قسە بکەم بەڵێ فەرموو بە کورتی ئەگەر لە دەرەوەی تەوەرەکەی ئەمڕۆیە باشە زۆر سپاس وەڵایی بە نسبەتی یەکێتی جوتیاران نەچەم شەماڵەوە ئینجا ئێمە لەوێ زۆربەی جوتیاران ئەچن ناو تەسجیلەکەن بۆ ئۆتۆمبیلی کە بۆ فەلاحی بۆ جوتیارانیت بەڵام ئەوانی کە واستیتیان نەبێ بەڕاستی ئەوانەی کە لەلای مەسئولێکە واستیان نەبێ یان ئەوانەی کە ناسیاوی مەسئولی یەکێتی جوتیاران بن بە یەک ڕۆژێک دەتوانن ئۆتۆمبیل وەرگرن منیش وەکو شخصی خۆم ئێستا 4 مانگە تا ئێستا ناوم نووسیوە تا ئێستا تەلەفۆنێکیان بۆ نەکردم بڵێن کاکە وەرە بڕۆ سیارەکە و بە شێوەیە یا وەریگرە یان نادێنێ یان ئەدێنێ و خەسی واش ئەزانم کە بە یەک ڕۆژ وەریگردووە ئەو ڕۆژەی ناوی نووسیوە سەر وەریگردووە بەڵێ کاگەڕاست لە چەمچەماڵ سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئیڤان ئاراز دەڵێت تەنیا پارەکانیان کەمە بەداخەوە هیوادارم نەختێک بۆیان زیاد بکەن ڕێبەر پاکسی دەڵێت حکوومەتی هەرێم موچەی زیندانە سیاسەکان زیادی کردووە بەڵام ئەمەش هەنگاوێکی باشە هەرچی بۆ ئەوان بکرێت هەر کەمە چونکە ئەوانیش وەک شەهید گیانی خۆیان پێشکەشی وڵات کردو دیارە دوو پەیوەندیمان لەگەڵدایە سیروان لە سلێمانی ئەم کاتۆ باش بەڕێز بەڵێ کاک سیروان بەڵێ زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆشی و بەرنامەیە لێکم بە نسبەت وڵا زیندانە سیاسەکان و بەڕاستی زیندانە سیاسەکان وەزعیان زۆر خراپە هیچ ئەو ڕێشە لێ نابرێتەوە حکوومەتی هەرێم ئێمە باسی زیندانی سیاسیەکەین کە حکوومەتی عێراقی کە زیندانی شێگرت و کە لە مدەی 40 ڕۆژە یەکلایی ئەکردەوە ئەوێ ئەم کەسا ئەمە تاوانەکەیەتی ئەوە نەبوو خەڵک حیزکە بەڵام ئەم دوو دەستگایە خەڵک حیز دەکەن و بەبێ بەرنامە دادگا لێرە سەروەر نییە کێشەکە لەوەیە دەتوێت تەماشاگەی نمونێکە بێن و ئەو مامۆستابایزەی کە لە ڕانە لە کراڵەکەی خۆشتان وستا لە کوێ دەست بەسەرە تەماشاکەی حاکم زوبێر لە من دەسەڵاتم نییە دا من لەو کەناڵەیەوە داوا لە حاکم زوبێر و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەتەکەم بە زووتری کاتە دەکات چێشتەوە هیچ دەسەڵاتێکیان نییە ئەو پیاوان نردووە بۆ بەغا بە تۆمەتی بەڵێ سپاس بۆ کاک سیروان زۆر سپاس بەڵێ سیروان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیکە دوا پەیوەندیمان مام حەسەن لە کۆیە سڵاو لێ بێ فەرموو بەڵێ مام حەسەن زۆر سپاس دەکەم بەڕێزم ئەمان لە ساڵی هەشتاویەکەوە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانم 4 بریندار بوومە گورتی لەکم لە دەستدایە
هەتا ئێستاکە هیچ شتێکمان نەعرض نە هیچ شتێکمان بۆ نەکرا ئێستا کەشنێک قرار بوو کە موچەکەمان هەتا ئێستا کە ساحبی 9 منداڵم بە 450,000 دیناری ئیدارە دەکەم. زیندانی سیاسیمە زیندانی سیاسی ناو خۆمە دەڵێن زیندانی سیاسی ناخۆ هیچی بۆ نابێ هەموو ماڵ و سەروەتەکەشم لەلایەن پارتی دەستی بەسەداگیرایە یەشەتیش هیچ شتێکی لێ پێتانەوەچی لە بۆ نەکردیمە. بەڵێ مام حەسەن ببرە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندیەکەت کە دوا پەیوەندیمان بوو مام حەسەن لە کۆیە. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک هەردی سۆفی دەڵێت NRT خزمەتەکانتان بەڕاستی شیاوی دەستخۆشیە چووکە تاکە منبەری قەناعەتی کەسانی بێلایەنن. سپاس دەکەین. ئاڤاند هەڵەبجەیی دەڵێت باشتر وایە حکوومەت زیاتر ئاوڕیان لێ بداتەوە. بێستون سلێمانی دەڵێت بەڕاستی حکوومەتی هەرێم ئاوڕێکی جدی لە پێشمەرگەش نەداوەتەوە هەر پێشمەرگە و مەعاشی نەوەیەکە. فریاد موریسی دەڵێت هیوادارین گرنگی زیاتریان پێ بدرێت. ئاگەر قانع دەڵێت چەساوەکانە زیندانەکان یاخود دەڵێت قانع فەرموویەتی لە زینداندا قانعم ئەمڕۆ لە زینداندا بە ئازادی دەژیم 100,000 لعنەت لەوەی وا نۆکەری بێگانەیە. هەروەها حەیدەر مەحموود دەڵێت زۆر کەس هەیە خۆی کردووە بە زیندانی سیاسی زۆر حیفەن چووکە وەختی خۆی قاچاقی کردووە و گیراوە یان خۆی کەسێکی لاسار بووە و هەر نەیزانیوە کوردایەتی چییە بەڵام کەتنی کردووە کەچی ئێستا پیاوە و شەرمەکات و گوێ لێ بگرێت. دووە تێبینی کۆڤان ئارام دەڵێت بەڕای من حکوومەت هیچ شتێکی بۆ نەکردوم. بەڵام ئازان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکانی هێلی لەگەڵتان دەبێت بۆ تۆرێکی تری بەرنامەکە شاد و بەختەوەر بن.